گوندی سرێشمەیە لە ناحیەی خەلیفان دۆزینەوەی خەزێنەیە کە دەگوترێت زێڕە بووە تا باس و خواست لە نێوگون نشینان و بە هەموو کوردستانیشدا بڵاو بووەتەوە، بەڵام هەمووان بە هاوڵاتی و بەرپرسانی ناوچەکەشەوە خۆیان لەوەلا دەدەن کە قسە لەبارەی ئەو دۆزینەوە گرنگە بکەن. دۆزینەوەی شوێنەوارە مێژوویەکە پشتڕاست کراوەتەوە کە دراوی کۆنن، بەڵام وردەکاری مێژوویی و بڕەکەی و ئەوەی کە بۆ سەردەمێک دەگەڕێتەوە هێشتا پشتڕاست نەکراوەتەوە. بەپێی بەدواداچوونی پەیام لە کاتێکدا هاوڵاتیەکی گوندی سرێشمە سەرقاڵی دروستکردنی هۆڵی ئاژەڵان و لێدانی بیری ئاو بۆ بە حەفارە ئەو شوێنەوارە دەرکەوتووە. بەپێی گرتەیەکی ڤیدیۆیش کە بڵاو کراوەتەوە و دەگوترێت هی ئەو دۆزینەوەیە 2 فەردەی پڕ لە لیرە دەردەکەون کە بەپێی ناسینەوە سەرەتاییەکان باس لەوە دەکرێت مێژوویان بۆ سەردەمی مەغۆلەکان و ئەسکەندەری مەکدۆنی دەگەڕێتەوە، هەرچەندە هێشتا پشتڕاست نەکراوەتەوە. پەیام بۆ وەرگرتنی زانیاری لە سەردۆزینەوەی خەزێنەکە پەیوەندی بەلایەنی ئیداری و شوێنەواری سۆران و خەلیفانەوە کرد، بەڵام هیچیان ئامادە نەبوون لێدوان بدەن. بەخۆ دەربارەی ئەو زێڕێکە دەنگۆی هەیە دۆزاتۆ لە سرێشمە شتەکە ڕاستە، بەس سرێشمە لە ڕووی مێژوویەوە مەسەلەن بەس گوێرە ئەو معلوماتی کامایەتیان نزیکەی دەنێت 40 تەن زێڕ لە دەوروبەری سرێشمە هەیە. ئەوەی تا ئێستا دۆزرابێتەوە نزیکەی 3 جار ئەوە خەزێنە دەزورێتەوە و ئەوەی کە لەو مانگەش مانگی 6 بدۆزرایەوە ڕاستە شتەکە وەیە و 100%شە، بەس ئەمە نازان داخوا ڕێژەکەی چەندە، هەندێک باس 3 کیلۆ هەندێک باسی 200 کیلۆیەکەن، ئەمە ئەوەی نازان. ئێستا شوێنەکەش لە ڕووی ئەمنیەوە پارێزراوە. پەرلەمانتار عەلی حەمە ساڵح دەڵێت بە دوواداچوونی بۆ ئەو خەزێنە کردووە کە ڕۆژی هەفتی ئەم مانگە دۆزراوەتەوە و بە قسەی کەسوکاری خاوەن زەویەکە بڕەکەی نزیکەی 3 کیلۆیە و مێژوەکەی بۆ 100 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. هەروەها پەیوەندی بەلایەنی پەیوەندیدارەوە کراوە و خەزێنەکە براوە بۆ سۆران، بەڵام پەیام زانیویەتی کە ئەو خەزێنە لەلایەن بەرپرسێکی حیزبیەوە بۆ شوێنێکی دیکە براوە و باس لەوەش دەکرێت بڕەکەی زۆر لەوە زیاترە. پەیام هەوڵیدا بگاتە ئەو شوێنەی حەفارەکە کاری تێدا کردووە و خەزێنەی لێ دۆزراوەتەوە، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگە نەدرا. بە پاساوی ئەوەی لە سەروی خۆیانەوە پێیان وتراوە هیچ کەسێک بۆی نییە بێتە شوێنەکە تاوەکو لێکۆڵینەوەکان تەواو دەبن. بەنسبەت دۆزینەوەی ئەم خەزێنەیە یەکێک لە هاوڕێکانم پەمبەستی کشتکاڵکردن لە یەکێک لە کانیاوەکان هەستایە بە بەکارێنانی حەفارە هەڵکەندنی شوێنەکە لە ئەسنە هەڵکەندن توانێت بگات ئەم بە خەزێنێک ئەوزە نازانم تا چەند ڕاستە ڕاستی ڕووداوکە لیژنێک پێی کاتیا. چیرۆکی خەزێنە دۆزینەوە لە گوندی سرێشمە بۆ یەکەم جار دەگەڕێتەوە بۆ ساڵی 1836 کاتێک بەهۆی کونی جورج و مشکەوە ژمارەیەک لیرە دەردەکەون و هاوڵاتیە کوپەیەکی پڕ لیرەی زێڕی تێدا دەدۆزێتەوە. دۆزینەوەی دووەمیش دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1991 کاتێک ماڵێکی ئاوارە کە لە سرێشمە دەبن چاڵێک هەڵدەکەن و دیسان یەک کوپی پڕ لیرە دەدۆزنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی سرێشمە لە ناحیەی خەلیفان.